پیاوێکی عەبدولحەمید کوشک لە کاتێکا باسی خۆیمان بۆ جێڕێتەوە ئەم پیاوە لە 10 ساڵیە قورئانی لەبەر کردووە، لە 13 ساڵیە چاوێکی لەدەست داوە، لە 17 ساڵیە چاوەکەی تریشی لەدەست داوە. لە ئیمتحانی سەر ئاستی میسرا لە ئیعدادیە 100% ئەهێنێ، بەڵام شێتە ئەسەر لە ئەسەری شەریەکەمە بەبێ چاو. بەڵام ئەوەی بۆی بێتاقەتە بن باوکی لە کاتێکا وفات دەکات بە دیارێواگری ئەڵێ کوڕم حەزمە کرد کە بەجێ مشتی تایە چاوت هەبوایە، حەزمە کرد بە چاوساغی بەجێ مشتی تایە. ئەویش پێڵە باوەجان نمونەی من نمونەی عەبدوڵای کوڕی عەباسە کە فەرمێ ئەگەر خوای گەورە بینایی چاوەکانی لێسەرمەوە بینایی عەقڵ و دڵم ماوە و هیوادارم باوەجان تۆ بەهۆی چاوی منەوە کە تووشی ئەم ئیبتیلایە بووم ئەم تاقیکردنەوەیە بووم تۆ ئەجر و پاداشت لە بەهەشتا زیاد بێەوە پێی بچیتە ناو ڕەحمەتی خوای گەورەوە. خوای گەورە بەهۆی ئیبتیلای منەوە تۆش پاداش باتەوە. پێم باوکم ئاوا بەجێ هێشتم. بەڵام ئەم پیاوە بەبێ چاو بەڵام بەبوونی دوو گوێ لە ئاستی یەکەمەکانە بوو کە پێوترێ فارس المەنابر. هەر کەسێک چوێتە سەر مینبەر دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای پیاوچاکان و سەحابە و تابعین ئەو مینبەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئێستاکەنە نەمان بینیوە لە کوشکی باشتر هەڵگرتە بێ. خاوەنی 2000 خوتبە لە خۆتبەکانیشا پیاوێکی چاو نەترس، پیاوێکی بوێر، پیاوێکی لێهاتوو کە ئەمەی کە ئەو کردوێتی بە چاوساغەکان قەت نەکراوە. بۆیە بینی ئینسان ئەکرێ بەبێ گوێ گەورەترین ئەدای ئەمانەتکە. جارێکیان پیا هاوەلای وتی کوشک من باوکم لە سوزدەیا وفاتی کردووە. تی ئەڵڵاه تیلکە مەوتەة المولوک. وتیە بەس پاشاکان ئاوا مرن، بەس پیاوە گەورەکان ئاوا وفاتەکەن. بمە لە کاتێکا خۆی چوو نوێژی تەحیەت المەجیدی کرد لە ڕۆژی جومعەیە لە سوزدەیا لە ڕکاتی دووەمە وفاتی کرد. خۆشی ئەو مەوتەة المولوکەی بەنسیب بوو. بۆیە هەموو جارێکی جێڕای فەرموو لە کاتێکا وفاتم کرد پێغەمبەری خوا شتمی دیار لە خەوا بینی بووی. ئەو کەسانی کە چاویان لەدەسێن لە تەمەنێکا کە دنیایان بینیوە خەوەکو خۆیە بینن، بەڵام ئەگەر چاوی لە مناڵیە لەدەستدا بێ دواتر کە خەو ئەبینێ خەو تەنها وەکو تەم و مژە بینێ بەگوێی لێیەتی ناتوانێت تەسویری هیچ کەسێ بکات کە پێشتر تەسویری نەکردووە یان تەسەووری نەکردووە.